بەڕێزان بابەتی ئەم جارەمان لەسەر قۆناغەکانی بەرهەمهێنانی فیلمە. ئەمەوێ بە وتەیەکی ستیڤن دیکاتس دەست پێ بکەم کە نووسەری کتێبی دەرهێنانی فیلم گرتە دوای گرتەیە. دەڵێ بەرهەمهێنانی فیلم وێنەی شەمەندەفەرێکی درێژە، هەموو پارچەیەک لە دوای یەکەکانی بە کەرەسە و سواریەکانیەوە ئەگوازێتەوە لە وێزگەیەکەوە بۆ وێزگەیەکی تر تا ئەگەینە دوا وێزگە. بەڕاستی ئەمە قسەی ستیڤن دیکاتزە. ئێمەش ئەگەر ئێمە بین وردی بکەینەوە بۆ قۆناغەکانی بەرهەمهێنان، قۆناغ بە قۆناغ ئێمە لەگەڵیا ڕووین، بە تایبەتی بۆ ئەو گەنجانەی کە بەڕاستی بەهرەمەندن، ئەو گەنجانەی کە زۆر چالاکن، زۆر ئەکتیڤن، ئیشی بەردەوام ئیشەکەن. هەستەکەم کە زیاتر سوود لەم بابەتە وەرەگرن کە چکە زۆر لە گەنجەکان پرسیارەکەن ئەڵێن ئێمە سیناریۆ یاخود سکرین پلەیەکەمان هەیە، دوای ئەوە چی بکەین؟ بۆیە بە پێویستم زانی بەڕاستی ئەم قۆناغانە یەک لە دوای یەک ئێمە باسی بکەین. بۆ بەرهەمهێنانی فیلم بەڕاستی فیلم بە سێ قۆناغدا تێدەپەڕێ. قۆناغی یەکەم پری پرۆداکشن، قۆناغی دووەم پرۆداکشن، قۆناغی سێم پۆست پرۆداکشن. ئێمە یەین لێرە یەکەیەکە باسی ئەو ئەرکانە ئەکەین یا ئەو خۆ ئامادەبوونە ئەکەین کە لە ناو ئەم قۆناغانەیە ئەکرێت. یەکەم جار باس لە قۆناغی پری پرۆداکشن ئەکەین. بەڕاستی ئیشی پری پرۆداکشن زیاتر ئەکەوێتە سەر دەرهێنەر لەگەڵ یاریدەدەری دەرهێنەر. ئێمە ئەوە باشە زانین دوو کەس لە بەرهەمهێنانی فیلم زۆر بەرپرسیارەتیان لەسرە. یەکەمینیان بەرهەمهێنەر، دووەمینیان دەرهێنەر. بەڕاستی ئێستا ئێمە کە دەست پێەکەین ئیشی دەرهێنەرەکەین، ئەو شتانە بە چەند پرسیارێک دەست پێکەین. ئایا ئەو شتانە چین کە پێویستە لە پری پرۆداکشن ئەنجام بدرێن؟ خاڵێکی ترڵێ ئایا ببڕن پرسیارێکی تر، ئایا دروستکردنی شۆت لیست یاخود ستۆری بۆرد پێویستە و چ گرنگیەکی هەیە؟ پرسیاری سێم، ئەو ئەرکانە چین کە دەرهێنەر پێویستە لەم قۆناغەیە ئەنجامی بدات؟ ئێمە ئێستا دەست پێ ئەەکەین کە سکرین پلەیەکی تەواومان هەیە، بەڕاستی بەمانای شێوازە ئەکادمیەکەی سکرین پلەی بێت، یعنی هیچ کەم و کوڕێکی تیانە بێت. چونکە ئەو ماندووبوون و هیلاکبوونەی ئێمە کە ئەیکەین ئەگەر سیناریۆکە یاخود سکرین پلەیەکە باش نەبێت، بەڕاستی هەموو قۆناغەکانی دوای ئەوەش باش نییە. چونکە هەر بە ئەوەنەی کە ئەلفرێد هیچکۆک ئەڵێت، بەڕاستی زۆر جار تەئکید لەم قسەیەکەمەوە، ئەڵێ سێ شت زۆر گرنگە بۆ دروستکردنی فیلم. یەکەمیان سکرین پلەی، دووەم سکرین پلەی، سێم هەر سکرین پلەی. کەواتە سکرین پلەی ئەبێ ئێمە پێشتر زۆر تەئکید بکەینە لەسەری، زۆر بەوردی ئێمە ئیش لە ناو سکرین پلەی بکەین. ئێساینە ئەوەی کە سکرین پلەیەکە حازرە، ئێمە لە قۆناغی پری پرۆداکشن چی بکەین؟ بەڕێزان، من ئەمێت تۆزێک وردەکاری بکەم بۆ ئەوەی کە باشتر ئەوەی کە مەبەستمە بیگەێنم. بەڕاستی کۆمەڵێ کەرەسە و شتم ئامادە کردووە. بۆ نمونە دەفتەرێک لەمە لە بیدایەتی کە دەست پێەکەی بە قۆناغی پری پرۆداکشن، دەفتەرێک لە ئەمە ئەێنی، هەر لاپەڕێک لەم دەفتەرە دای ئەنەی تەرخانیەکەی بۆ لاپەڕێک لە سکرین پلەیەکە. بۆ یەکەم جار ئێمە لەم قۆناغەیە بەڕاستی دەرهێنەر ئەبێ زۆر خەیاڵ و فەنتازیای خۆی هەمووی بخاتە کار بۆی کە پێشتر بە تەئکید کە زۆر جاری تر سکرین پلەی خوێندوێتەوە، بەڵام ئێستا لەم قۆناغانەیە زۆر جاری تر پێویستمان بۆیە کە بیخوێنینەوە بۆ
بۆی کە یەکەیەکە ئیش لەسەر شتەکان بکەین و ئێمە تووشێ حاڵەتی ئەوە نەبین کە شتێکمان لەبیرە چێتەوە. ئێستا خاڵ بە خاڵ یینە سەر ئەو ئامادەکاریانەی کە پێویستە دەرهێنەر بیکە. من لێرەیە بە دە خاڵ ئەو شتانم ئامادە کردووە، یەکەیەکە یینە سەر خاڵەکان و باسیەکەین. خاڵی یەکەم سەرنج و تێبینیەکانی دەرهێنەر لەسەر سکرین پلەیەکە. یەکەمیان ببورن لێرە ئێمە جارێکی تر سکرین پلێ خوێنینەوە کە خوێنمانەوە ئەو دەفتەرەی کە هێناومانە لەبەر دەستمانە لە وەرەقەی یەکەم ناوی هەمووی بە جوانی ئەخوێنینەوە، دەستنیشانی ئەو حاڵەتە ببورن بیدایەت ناوی هەموو ئەکتەرەکان ئەنووسی، ئەکتەر لە ئەکتەری سەرەکی، ئەکتەری لاوەکی، کۆمبارسەکان هەمووی یەک لە دوای یەک ناوی ئەکتەرەکانە نووسی. بە تایبەتی ئەو ئەکتەرانەی کە سەرەکین و بەڕاستی چیرۆکەکە بەرەو پێشەوە بن پێویستە زۆر زۆر تەرکیزیان لەسەر بکرێت. لە چی پێویستە ئێمە هەر جەدوەلێک بکەین لە تەنیشتەوە یاخود خانەیەک بکێشین لە تەنیشت هەر ئەکتەرێکەوە کە حاڵەتی بایۆگرافی و سایکۆلۆژی و کۆمەڵایەتی و ئەو حاڵەتانەی کە پێویستە یاخود هەندێک خوو هەیە ئەکتەر هەیەی بەڕاستی ئێمە ئەو تێبینیانە هەمووی لە تەنیشت ئەو ئەکتەرەکە ئەنووسین. ئەمە بۆچیەکەین؟ بۆ ئەوەی کە ئێمە بەڕاستی یەک نقطە یەک خاڵ لە بیرمان نەچێت. تەنانەت زۆر ئەکتەر هەیە بۆ نمونە نیەتی بەڵام لە ناو سکرین پلەکە نووسراوە کە خاڵێک لەسەر ڕوومەتێتی، ئێمە ئەبێ بۆی دروست بکەین لە ناو ئەم سەرنج و تێبینیەکانی دەرهێنەر خاڵی یەکەم لە تەنیشت ئەکتەرەکان بینووسین بۆ ئەوی کە لە بیرمان نەچێ هەموو ئەو تێبینیانە ئەنووسین. دوای ئەوە ئەو ململانێ دەرەکی و ناوەکیانەی کە ئەکتەر هەیەی لەگەڵ خۆیان یا لەگەڵ ئەکتەری پارتنێرەکەیە بەڕاستی پێویستە ئەمانە هەمووی یەک لە دوای یەک بنووسێت. زۆر زۆر بەڕاستی ئەمە بەوردی ئیشی تیاکرێ. ئەم کارە ئەوە نییە بڵێ بۆ فیلمی درێژ ببورن جاری وایە لە بابەتەکە لاچم بەزە گەڕێمەوە سەری لەبەرەوەی کە پەیوەندی پێوە هەیە. بۆ فیلمی درێژ و فیلمی کورد هەمووی ئێمە توانین ئەم شتانە هیچ جیاوازی نییە ئامادەکاریانە بکەین، بەڵام فیلمی درێژ کاتێکی زۆرتری ئەوێ، فیلمی کورد کاتێکی کەمتری ئەوێ. لەبەر ئەوە ئێمە پێویستە زۆر زۆر ڕەچاوی ئەو خاڵانە بکەین بە تایبەتی ئەکتەرەکان. دوایەوە پێویستە جارێکی تر ئەو سکرین پلێ بخوێنینەوە. بۆچی؟ بۆ ئەو دیالۆگانە، بۆ ئەو حاڵەتانەی کە مەسەلەن ئۆفێکمانەیە، دەنگێکمانەیە لە دەرەوەی کادرە، مەسەلەن جاری وایە لەوانەیە لە بیر بچێ لای تێبینیەکان هەمووی ئەم شتانە بە زۆر بەوردی و بە جوانی ئەیان نووسی. بەڕاستی ئەبێت دەرهێنەر خەیاڵی خۆی زۆر زۆر فراوان بکات، زۆر زۆر مەسەن هێمن بێ، باری دەرونی ئارام بێ، لەبەر ئەوەی کە زۆر بە جددی و بە دڵسۆزانە ئەو ئیشێک کە پێیس پێدراوە بەڕاستی ئیشێکی زۆر قورسە لە سەرشانی دەرهێنەر پێیس پێدراوە هەر هەمووی بەوردی جێبەجێ بکات. ئێمە دوای ئەوە خاڵێکی ترمانەیە، ئەمە شەر تێبینی ئەوە ئەکەین کە زۆر جار ئێمە پێویستمان بە موزیکە یاخود فلاشباکمان هەیە لە ناو فیلمەکان، یاخود دیزەڵفمان هەیە، دایلۆگمان هەیە. ئەمانە هەمووی دەستنیشانەکەی بۆ ئەوەی بزانی لە چه شۆتێکە یاخود لە چه دیمەنێکە بەکارهێنی. بۆ نمونە ئێمە دیالۆگمان هەیە، ئەکتەر لە کاتی پرۆدەکشن بەڕاستی ئەمەنە سەری مەشغوڵ ئەبێ، ئەوەنە جاری وایە کێشە و گیر و گرفت دروستە بێ، زۆر شت هەیە کە نەینووسی لە بیر دەچێ. بۆ نمونە دایلۆگێکمان هەیە، ئەمەوێت زۆر شت بەڕێزان تێکەڵاو بکەمەوە لەگەڵ ئەرزی واقع کە ئێمە ئیشەکانمان چۆن کردووە بۆ ئەوەی کە ئێمە نمونونەکانمان زیندوو بێ و زیاتر تێبگەین. نمونونەکانیش زیاتر لەسەر ئەو نمونانیم کە خۆم ئیشم لەو فیلمانە کردووە اینجا وەکو
ئەکتەر وەکو دەرهێنەر یاخود وەکو ئەوەی کە لە پشتی کامێرە دەنگم ئیشی دەنگم کردووە کێبڵم کۆ کردوێتەوە ئەو هەڵانەمان کە بینیوە ئێستا ئەمەوێت تێکەڵاوی ئەو وەرز ئەو حاڵەتانە بکەم و لێرە بۆ ئەوەی کە بە جوانیتر باسی بکەم.